نووسین و بەرهەمەکانی بەشێک لە نووسەرانی کورد سنوورەکان دەبڕێت و وەردەگەڕێتە سەر زمانە زیندووەکانی جیهان. یەکەم بەرهەمی نووسەری کورد شێرزاد حەسەن لەلایەن خوێنەران و بابڵێن میدیاکانی ئەڵمانیاوە پێشوازیەکی گەورەی لێکرا بۆ یەکێک لە دەستگاکانی ئەو وڵاتە بڕیاریدا کە بەرهەمێکی نوێی نووسەر شێرزاد حەسەن وەربگەڕێتە سەر زمانی ئەڵمانی. لە پای ئەوەی کە یەکەم بەرهەمی نووسەر لەلایەن خوێنەران و میدیا و ڕەخنەگرانی دنیای ئەڵمانی زمان پێشوازیەکی گەرم و باشی لێکرا و چەندین کۆڕ و کۆبوونەوە بۆ نووسەری کورد شێرزاد حەسەن لە ئەڵمانیا و سویسرا و نەمسا سازکران. دەستگای کلینگنبێرگی نەمسا بڕیاریدا کە بەرهەمێکی نوێی نووسەر شێرزاد حەسەن بە زمانی ئەڵمانی چاپ و بڵاو بکاتەوە. لە یادی 100 ساڵەی پەیماننامەی لۆزان یاخود بەیاننامەی لۆزان چیرۆکێکی هونەری لە ژێرناونیشانی لۆزان لە دەستگای کلینگبێرگی نەمساوی چاپ و بڵاو کرایەوە. چیرۆکەکە لە وەرگێڕانی ڕاوێژ سەلیم و شاعیر و چیرۆکنووس ڕەفایل ئۆڤایدرە. ئەم بەرهەمە چەند وتارێک و چاوپێکەوتنێکیش لەخۆ دەگرێت.